بەناوی خوای گەورە ساڵتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین نێوانی ئێران و ئەمریکا دوای 5 مانگ لە شەڕ چی لێبەسەردێ وەک سەرەوە دەکەین بۆچی دۆناڵد ترامپ هەڕەشەکانی جێبەجێ ناکات کە لە ماوەی 5 مانگی ڕابردوو زیاتر لە دەجار هەڕەشەیەوەی کردووە کە ژێرخانی وزە هەروە وێزگەکانی پاڵاوتنی ئاو لە ئێران بە ئامانج بکرێت بژاردەکانی بەردەم ئەمریکا چین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێران ئایا ئەو جەنگە بە بنبەست گەیشت و یاخود دەرفەتی ڕاستکردنەوەی هەیە بژاردەکانی بەردەم ئێران چین بۆچی ئیسرائیل بێدەنگە دۆخی عێراق چی بەسەردێ و ئایا ئەمریکا و ئێران بە شەڕ دەتوانن پرسێگلاکەن و یاخود دەرفەتی گفتوگۆش ماوە ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاکەتوان عومەر لێکۆڵەر لە ئاسایشی نێودوڵەتی قسەی لەسەرکەین. کاکەتوان بەخێربێن سوپاسیان دەمون دەکەم. زۆر سپاس خی گەورە ڕێز و سڵاو خۆشەویستیمە جارێککە دووبارە بۆ ئێوە سەرجەمبینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەخێربێ. ئەگە سەرتەسەنجی بەڕێز بزانم لەسەر ئەو 5 مانگ تێپەڕبوون بەسەر جەنگەکە وارەشەکانی دۆناڵد ترامپ خۆتان ئاگادارن لەماوەی چەند ڕۆژی ڕابردوو دووبارە هەڕەشەیەک لە ئێران کردەوە بەس بۆ هەڕەشەکانی جێبەجێ ناکە ئایا خۆی جێبەجێ ناکە یان وڵاتانن داوای لێ دەکەن کە جێبەجێ نەکە وەکارەکانی پشت جێبەجێ نەکردنی هەڕەشەکانی چی؟ بەڵێ خۆی وەکو پێشتر باسمان کرد ئەم بەرنامانە ئێمە سیفەتێکی هەیە کە تا ڕادەیەکی زۆر تێگەڵ کێشی یەکە چکە ئێمە لێرە دانەنیشتوین بۆ ئەوەی کە وەڵام و شیکاری و وتار و سەردێری ڕۆژنامە بیانیەکان تەرجمەکەینەوە لەسەر مێزە بۆیە هەموو ئەوەی کە وتومانە پێشتر لە ماوەی ئەم 5-6 مانگایە پێکەوە چ لەم بەرنامەیە چاگەرە شوێنی کەشت بێتمان هەمویان بە جۆرێکی تێگەڵ کێش و بە شێوازێکی زنجیری پێکەوە بەستراونەتەوە و ئەکرێ ئەم زانیاریانە تێکەڵاو ینی ئاوێزانی یەکتری بکرێن و لە هەموو قۆناکە سوودیان لێوەبیرە بۆیە بەداوای لێبردنەوە من لە زۆربەی بەرنامەکانە هەمیشە بینەر ئیرزا ئەمەوانێ بە بەرنامەکانی ڕابردووتریانەڵم لە مانگێ لەمەوە پێش لە دوو بەرنامە پێشتر ئێمە باسی ئەم دۆخەمان کردو بۆ ئێستا دووبارە پێویستمان بەوەیە جارێکی کە وێنەیەکی گشتی دروست بکەین بۆ گەشتۆتە ئەم قۆناغاوە بۆچی پاشەکشەی کردویان نوعەنما دووبارە دۆخێکی خەریکە بەرە ئەوە ڕاتەوە جەنگ ئاشتی دروست بێتەوانێ. ئێمە بەرنامی پێشووتر باسی چیمان کرد باسیەوەمان کرد کە ئەم جەنگە جەنگێکی ڕاستەوخۆ نیە لە بینی دوو دەوڵەتە. ئێران ڕاستە شەڕ لەگەڵ ئەمریکایەکە بەڵام زیاتر شەڕ لەگەڵ هەژمونی ئەمریکایەکە. هەژمونی ئەمریکا لەم ناوچەیە بریتێ لەو باڵادەستەی کە هەیەی لەو بنکە سەربازیانەی کە هەیەی لەو دەوڵەتە عەرەبیانەی وڵاتانی کەندا و کە ئاسایش و ئابووری و هەموو شتێکیان بەستراوە توانێ بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ئێران بە شێوازێکی ڕاستەوخۆ شەڕ لەگەڵ هەژمونی ئەمریکایە ئەکارە ناوچەکەیە کەواتە شەڕی ئێران لەگەڵ ئەمریکایە بە پلەی یەکەم شەڕێکی ئابووریە ئەنجا شەڕێکی سەربازیە. خۆ خودی هۆکاری ئەوەی کە دۆناڵد ترامپ ئێستا کە تەماشایەکی مەیدانی جەنگەکەکەی زیاتر وا بۆ دەرەکەوێت کە جەنگەکە گوازراوە توانێت تەنها بۆ هورمز لە کاتێکا لە پێش جەنگەکە هورمز ڕێڕەوێکی ئاوی ئازاد بوو هۆکارەکەشی بۆ واگەڕێتەوە ئەمریکا مەبەستێتی جەنگەکە بکە بە جەنگێکی سەربازی واتە ئێران نەتوانێت لە ڕێی جەنگەوانەیە گوشار بکە لە ڕووی ئابووریەوە لەسەری هەر وەک پێشتر ئاماژەمان پێدا ئەمریکیەکان لە دەستگای مەحاسەباتی خۆیانە بۆ بڕیاردان لە جەنگ بیر لە دوو فاکتەری جەنگکردن ئەکەنەوانێ فاکتەری بەهای گیانی سەربازی خۆیان ئایا ئەتوانن کۆنتترۆلی بکەن ئایا ئەتوانن قوربانیەکانیان کوژراوەکانیان لە مەدانی جەنگە تا چەندێت توان کۆنتترۆلکەن و بەها ئابوووریەکانی ئەم جەنگە تا چەندێک توان کۆنتترۆلیکەن. ئێمە لە بەرنامی پێشووتر باسی چیمان کردوتمان پنتاگۆن زۆر بە دقیقی پێکاوێتی دەوەیە کە توانیوێتی ئەو مەحاسەباتی کە تەقدیمی کردووە کە پێشکەشی کردووە لەم مەدانی شەڕەیە کە ئەکرێت لەگەڵ ئێرانە ڕوبەڕووبوونەوەی بکرێت بەهای جانیەکان کۆنتترۆل کراو و تحمل کراو ئەبێ بەنسبەت سیستمی ئەمریکیەوانێ بەڵام ئەو هەڵسەنگاندنیان بۆ بەها ئابوووریەکانی ئەم جەنگە لە کۆنتترۆل دەرچووە و ئەتوانی بڵێ نەی پێکاوە پنتاگۆن و لێرەشا بە هەمان هۆکارە هۆکاری وەستانەکەی ئەوەیە ئەمریکیەکان گەشتونەتە قۆناغێک بۆ هەڕەشەکانی جێبەجێ ناکە هۆکارەکە چەند هۆکارێکە یاخودێک چەند هۆکارێکەیە تەبیعیمە ئەمانەیە لایەنە تیۆریەکە ڕوون بێتەوانەیە کە لە ڕۆ ئابوووریەکەوانەی ئێرانەکان ئەتوانن گوشاری زیاتر بکەنە سەر ئەمریکا و لە شەڕی 39 ڕۆژەش ئەو هۆکارێکە ئەمریکیەکان هاتنە پێشەوانێ و مەجبور بوون تا ڕادەیەکی زۆر بە مەرجەکانی ئێران و لێکتێگەشتنێکی بیدائیش لە نێوانیانە تۆمارکرا بۆ گوشارە ئابووریانە بوو کە کرابوو یەکەم بەرزبوونەوەی نرخی ئێسش بۆ ئەم دۆخی ئێسش هەماشتا بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی کە تەجاوزی $100 کردبوو بە تایبەتی بازاری ئەمریکا زۆر هەستیارە بە نەوتی گاڵۆنی $4 بەرەو سەر چونکە ڕاستەوخۆ نرخی سوتەمەنی کە بەرز دەبێتەوە لە دەوڵەتێکی گەورەی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هەنێک لە ویلایەتەکانی هێندەی عێراق دەبن بزانە ئەم دەوڵەتە
پابندی و وابستەیی بە سوتەمەنی و بە ئاسایشی وزۆ چەندێک گەورەیە. ئێمە ئێستا دۆخی خۆمانە بینین لە هەرێمی کوردستان کە نرخی سوتەمەنی وای لاتوە هەموو سێکتەرەکان ڕوبەڕووی مەلەلێکی گەورە ئابێتەوانێت. دۆخی سوتەمەنی بۆ ئەمریکا زۆر هەستیارترە، بۆیە ناوخۆی ئەمریکا بەرگەی نرخی سوتەمەنی گاڵۆنی $4 ناگرێت. لە جاری پێشوە کە بەرز بۆوانەی خۆپیشاندانەکان ناڕزایەتیەکان ڕخنەکان و دابەزینی خۆشەویستی دۆناڵد ترامپ لە ناوخۆی ئەمریکا، چونکە دۆناڵد ترامپ زۆر مەبەستێتی ئەو لایەنەی خۆی کە بڵێ من باشترین سەر و کۆمارم لە ئۆباما باشتر بووم، لە بۆش باشتر بووم، لە بایدن باشتر بووم، بەردەوام ڕخنیان لێگرێ ڕێژەی خۆشەویستیەکەی دانەبەزێ. بەڵام هەموو راپۆرتە ناوخۆیەکان باز لەواکەن کە ڕێژەی خۆشەویستی دۆناڵد ترامپ زیاتر دابەزیوە لە خۆشەویستی تەنانەت ئۆباماش و هی بایدنیش بە هۆکار ئەم دۆخە ئابووری کە دروست بووە. کاتە لەم ڕوانگەیەوە لە ڕوانگەی ئابووریەکە و بەناوخۆی ئەمریکا لە کۆنتڕۆل دەرچووە. ئەمە یەکێکە لە هۆکارەکە. هۆکاری دووەم کە بەشێکی زۆری ناوەندەکانی توێژینەوە بە تایبەتی ئەتلانتیک و ئەمانە کە راپۆرتیان لەسەر ئەم دۆخە کردبوو و ڕۆژنامەی پۆلەتیکۆش راپۆرتێکی درودرژی لەسەرەوە کردبوو کە ئەمباری موشکی و موشکی سیستمی بەرگری و موشکی تۆماهەوک بە تایبەتی لە سیستمی بەرگری لە هەردووکی لە جۆری پاکی سێ لە پاتریۆت و لەگەڵ موشکی سات ڕێژەی لە سایە 35 بۆ لە سایە 40 لە دەستداوە نەیماوە و ئەو موشەکە دوور هاوێژانش کە ئاراستەیەکە بێ ئەوەی بێتە سەر ئاسمانی ئێران، چونکە ئێمە بیرمان نەچێ ئەم گەڕە 13 ڕۆژەیەی کە دەستی پێکردوانێ بە زۆربەی زۆری هێرشەکانی ناهاتە سەر ئاسمانی ئێران، بەڵکو تەنها داڵانێکی ئاسمانی کردبووانێ نزیکە بۆ لە ئاسمانی ئێران و فڕۆکەی سوتەمەنی گوێزەرەوە سوتەمەنیان بۆ باستنەوانێ لە دوورتر لە ئاسمانی ئێرانەوانێ هێرشەکانی ئەنجامەدا. ئەمە پێیسی بۆ ڕێژەیەکی زۆر موشکی بە تایبەتی جۆری تۆماهۆک بەکاربێنێ، بۆیە ئەمباری موشکەکانیان هۆشداری گەورە ئەوەی کە کوپەر لە سینتکۆم ڕایگەاند بوو و بەشێکی زۆری چاودێرە ئاسایشەکانش باسییان کردبووانێ ئەم دابەزینە ڕێژەیە زۆر مەترسیدارە بۆ داهاتوی ئەمریکا، بە تایبەتی ئەمریکا لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و وڵاتانەی کە هاوپەیمانین بە تایبەتی کۆریای باشوور، یابان، سنگافورە، مالیزیا، تایلەند ئەم وڵاتانە هەستیان بە مەترسی کردبوو، چونکە لەوێش محورێکی گەورەی دروست کردووە بۆ گەمارۆدانی چین لە داهاتوە لە ڕێگەی نۆکەندی مەلەگاوە یا ڕێڕەوی ئاوی مەلەگاو. بۆی ئەوەژێکی کە بوو لە مەترسیەکان سێمیان بەس بەرلۆی پچە سێمیان بیر نەچێ بۆچی هەندێک پیان وە ئەمریکا کێشەینێ لە کۆگای چەک و ئەمبارەکانی چەک سنووردارە توانای پیشەسازی ئەمریکی کۆمپانیەکان چۆن؟ یەک نمونەی زۆر بچکۆلە لە بیدایەتی جەنگەکە لە 72 ساعاتی یەکەمی جەنگە ئەمریکا نزیک بە 700 موشکی تۆماهۆکی بەکارهێنابوو. ئەگە بیرمان نەچێت ئەوە بوو زلنسکیا دەسەر تەلەڤیزۆن وتی ئەو ڕێژەیە کە ئەمریکا لە ماوەی 3 ڕۆژە بەکاردێناوە زۆر لەوە زیاترە کە لە ماوەی 3 ساڵ زیاتری جەنگی ئێمە لەگەڵ رووسایە ئەمریکیەکان داویانە بە ئێمە. لە کاتێکە ئەمریکیەکان لە مدەی ئەم 3 ڕۆژەیە کە ئەم ڕێژە موشەکە ئەم سیستەمە بەرگریانە ئێمە بیرمان نەچێت سیستمی سات کە لە ئیمارات لێدرا ئەوە بوو سیستمی سادی لە کۆریای باشوور گواستەوە هێنایەوە بۆ ناوچەیە بۆ پاڵپشتیکردنی بنکە و بارەگاکانیان بە تایبەتی لە فڕۆکەخانی بنگۆریۆن و ناوچە استراتیژیەکانی کە لە دەریای ناوەڕاست هەیەی بۆ پارێزگاریکردن لە ئیسرائیل. بۆیە ئەم ڕێژەیە محدودە و ئەوانەشی کە ئەمانە بەرهەمێنن ئێمە بیرمان نەچێت لە ئەمریکایە کۆمپانیا بازرگانیەکان کۆمپانیای کەرتی تایبەت پیشەسازی تەکنۆلۆژی سەربازی ئەمریکا بەرهەمێنێ بە تایبەتی کۆمەڵە کۆمپانیامانە کۆمپانیای بلاگڕاک و لاکهید مارتین و کۆمەڵە کۆمپانیایکە و ئەمانەش ڕێژەیەکی محدودیانەیە و لە کاتی سەرەتای جەنگەکەشا کۆمەڵی هەواڵ هاتە دەروانەیە کە باسییان لەوە کرد ئەمریکا ساڵانە توانای بەرهەمێنانی 650 موشکی تۆماهۆکیە، توانای بەرهەمێنانی نزیک بە 700 تا 750 موشکی مەسەلەن سیستمی بەرگری پاتریۆتیە. وێستا کە هەموو ڕۆژنامەکان و هەموو گۆڤارەکانی سنتەری توێژینەوە باز لەمە ئەکەن ئەمە زەنگێکی مەترسیدار بووە تەنانەت لە کۆبنەوەکەی کۆنگرێسیش باز کرا کە ئەمە ئەوێ و بۆی ئەما کێتە خزمەتی مەترسیە گەورەکەی ئەمریکا کە هەیەی کە مەترسیەکەی لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کە چینە. ئێمە چەند جارە سەر مێزە باسیەوەمان کردووە ئاستی یەکەمی ململانەی ئەمریکا چینە و ئەمڕۆ مایک ڕۆبیۆ خۆشی باسی کردوتی ئێمە ئەم جەنگانەمان دەست پێکرۆ بۆ کۆنتڕۆڵکردنی چین چونکە مەترسیە گەورەکەمان چینە. ئەمە دووەم فاکتەر بوو کە چۆنەڵی پێکەوە هۆکار بووم بۆ ئەوەی کە ئەم جەنگە لەم قۆناغیا بۆستێ. فاکتەری سێم ئێمە چەند جاریکە لەسەر مێزە باسمان کردووە تەسعیدە. ئەمریکیەکانەگە بیانەوە تەسعیدی حرب بکەن واتە ئاستێک جەنگەکە بەرنە سەرەوە جەنگەکە هەڵبکشێنن بۆ ئاستێکی سەروتر. ئەمریکیەکان ئەیانەوە تەسعیدەکەیان بە ئاراستەیەکی ستونیا بەرنەسەر. طبعاً لە میدیایە بە تایبەتی لە میدیای عەرەبیشە کە باسی تەسعید دەکرێت لە یەک ڕوانگەوە باسەکرێت لە کاتێکە تەسعید دوو ڕوانگەییە. هەڵکشانی جەنگ دوو ڕوانگەیە. ئێمە هەڵکشانێکی جەنگمانەیە هەڵکشانێکی ستونیە ڕاستەوخۆ لە چوارچێوەی سنوورە جوگرافیەکەی ئەو دەوڵەتەیە تەسعیدی حرب ئەکرێ بۆ سەرەوە. واتە بۆ نمونە ئەگەر ئەمریکا بە 20 فڕۆکە هاتووە لەسەر ئاسمانی ئێران ئەیکاتە چل ئەگەر بە ڕۆژانە 100
کردەی ئاسمانی ئەنجام داوە ئەیکاتە 100 ئەیکاتە 1000 واتە لە چوارچێوەکەی خۆیان بڵێ ئەمە هەڵکشانێکی ستونیە و خواستی ئەمریکا بۆ جەنگکردن هەڵکشانێکی ستونی بووە بە بەردەوامی لە ناو چوارچێوەی سنوورە جوگرافیەکەی خۆیوانێ یەک بە یەک بە ئاڕستەیەکی زیاتر و زیاتر لێبن لە بیدایەتە لە ئامانجا ئۆپراسیۆنیەکان بن وەک باسەکرێت کە ئەمریکا بۆ خۆی لە چەند هەزاری داوە و ئیسرائیل لە چەند هەزاریکەی داوە و ڕێژەی لێدانەکان زیاترکەنەوەی کە لە پێشنیارەکەشە باسکرابوو بێت و گەڕێکی کەی ئۆپراسیۆنی دوو هەفتەیە بکرێت بە ڕێژەیەکی سەختتر لە ئێران بدرێواتە بە ئاستی تەسعیدێکی ستونی ئەم جارە بە چەک و تەقەمەنیەکی زیاتر بە سوورتی فلای بە هێرشێکی ئاسمانی زیاتر لە ئێران بدرێت بەڵام جۆرێکی کەی تەسعیدمانەیە پێوتێت تەسعیدی ئوفوقی یان تەسعیدی ئاسۆیی ئەمە ئەو تەسعیدەیە کە ئێرانیەکانێکار بۆیە تۆ جەنابەت دیقەت بە لەو بەروارەوەی کە ئەمریکیەکان هەوڵی تەسعیدکردنی ستونی ئەدەن ئێرانیەکانیش هەوڵی تەسعیدکردنێکی ئاسۆیی ئەدەن مەودا و پانتایی جەنگەکە بەرفراوانترە بێتەوانێ هەموو وڵاتەکانی کەندا و تا ڕادێکی زۆر ئەگرێتەوانێ و ئەپەڕێتەوە بۆ ئەردن و ئەشپەڕێتەوە بۆ بەندەری دمياط و لە میسر و احتیمالی فراوانترکردنیشی گەورەتریشی بڵێ بڵێ بە مرحلە و ئەخیر قۆناغەوە بوو گەشتە میسر واتە ئێرانیەکانیانێ پەیامێک بن بە ئەمریکا بڵێ تۆ بەهۆی ئەو باڵاییە تەکنەلۆژیە سەربازیە کە هەتا بەهۆی ئەو بوجە زەبەلاحی کە پنتاگۆن و هێزی ئاسمانی و ئەم فڕۆکە پێشکەوتوانی جێنەرێشنی 5 و ئەم هەموو تەکنەلۆژیایە کە هەتە توانای ئەوەت هەیە هیچ دەوڵەتێک ناتوانێت چێبڕچەی ئەمریکا بکە لە ئاستی تەکنەلۆژیای سەربازیە بۆیە ئەگەر ئەمریکا توانای ئەوەی هەبێ ستونی تەسعیدی حربکە ئێمەش لەوە دڵنیا بە کە توانای ئەوەمان هەیە بە شێوازێکی ئاسۆیی تەسعیدی حربەکە بکەین وەلەم ئاسۆیی بوونە ئەمریکا تا ڕادەیەک دەستی کورتە بێ هۆکاری دەستکردبوونەکەی چییە چونکە ئەمریکا ئەو بکە و بارەگایانی کە هێناوێتی ئەم ناوچەیە نزیک بە 11 بنکەی هەیە لە نێو وڵاتانی کەنداوە ئەمەیەکە لەوە کارەکان و ئەو پەیماننامەی ئاسایشیە کە چەترێکی بەرگری بۆ وڵاتانی کەندا و دروست دەکات لە دوای جەنگی کەندا و لە ساڵی 1990وانێ قۆناغی یەکەمی تەسبیتکردنی پێگەی ئەمریکایە لە نێو ئەم وڵاتانەدا ئەمریکیەکان ئەو بەڵێنیان بە وڵاتانی کەندا و هەموو وڵاتانی چواردەروبەرداوە کە ئێوە چۆن ئەڵێ لە چوارچێوەی پرۆتۆکۆلێکی ئاسایشی ئەمریشی وەکو دۆستێکی استراتیژی مامەڵە لەگەڵ ئەمریکایەکەن و بەرهێنانەکەن نەوتان بەڕێسەکانی ئەمریکا فرۆشن بەتایبەتی بە پترۆدۆلاری فرۆشن و ئەمریکاش پابندە بەوەی کە ئاسایشێتان بۆ دابین بکە وام ئاسایشە لە قۆناغی ساڵی 1990 کە ئەمریکا لە جێژەڵوکەی بیابانە وەڵامی عراقی دایەوانێ ئەمە لە لای خلیجەکان سابت بوو کە ئەمریکا هێزێکی استراتیژی یەکەمە و توانای چەترێکی ئاسایشی گەورەی هەیە و لە هەموو قۆناغ توانای بیان پارێزێ ئێستا هەژبوونی ئەمریکا لەم ڕوانگەیە شۆڕ و بەڕووی پرسیارێکی گەورە بۆتەوانێ ئێستا ئەو مقۆمەیە کە لە ناو وڵاتانی عەرەبیا هەیە لە ناو ناوەندەکانی توێژینەوەیانە هەیە لە ناو ئەو بەرنامە و سینگتانکەکانی وڵاتانی عەرەبیا هەیە بەتایبەتی لە ناوەندی دراساتی جەزیرە و ئەو بەرنامانەی کە ئەکرێ باز لەوە ئەکرێ ئێمە بە درێژایی ئەم چەند ساڵە هەم لە بازاری قەواڵە و دراوی ئەمریکی سەنەدی قەرزی ئەمریکیمان کردوێتەوە هەموو پارێنەوتەی کە فرۆشتومانە لە ئەمریکا بە گەڕمان خستەوە بەرهێنانمان پێکردووە و لە ڕوانگەیەکی کەشانەیە و بە یاساکانی ئەمریکا و بۆ پرۆتۆکۆل ئاسایشانەی کە ئەمریکا دیاری کردووە بۆ فرۆشتنی نەوتمان فرۆشتووە ئەیکاتە ئەمریکا بۆ ناتوانێت بمان پارێزێ و ئەو دۆخە دروست بووە کە ئەمریکا هەموو دەوڵەتانەی فرۆشتووە لە پێناو دۆستە استراتیژیەکەی خۆیان کە پێوترێ ئیسرائیل ئەمەش جێیکەیە لەوینانە بۆی ئێران بە شێوازێکی ماراسۆنی لە هەژمونی ئەمریکادا ئەوەی کە پێی ئەوترێ هەژمونی نەرمی ئەمریکایان هەژمونی ڕقی ئەمریکا بە هەردووچی هەژمونە نەرمەکەی وەکو سۆفت پاوەری ئەمریشی وەکو سۆفت پاوەر هەژمونە ڕقەکەشی وەکو تەواجد و ئەو بنکە سەربازیەکە لە ناوچەکە وەکو گریمان ئەگەر ترامپ ڕەشەکەی جێبەجێ کردبایە بۆ نوێژێرخانی وزەی ئێران ئەو کاتە پێدوای وەڵامی ئێرانش کارتی لەبەردەستە یاخود وزەی گیانی ئابووری جیان ئەمە خاڵی سێمان تاوا کرد لە خاڵی چوارەمە وەڵامی پرسیارەکانی جەنابەت بێڵێ ئێمە پێشتر چەند جار باسی چیمان کردەوە ئەڵێ مادام تۆ توانای وەرگرتنەوە و لێسەندنەوەی تەقاندنی موشک و درۆن و وەڵامدانەوە ئەوەی کە پێوتی ئافەند لێت نەسەندۆتەوانێ بە هیچ جۆرێک ناتوانانی ئەم هەڕەشەیە بکەی بۆ لەبەر ئەوەی متەقابل توانای وەڵامدانەوە ئەبێ و وەڵامدانەوەکە کاریگەریەکەی زیاترە لەبەر چەند هۆکارە یەکەم طبيعي او اگر لا كرتي جرخاني ايراني بدا ايرانج دا كرتي جرخاني ولاتاني چادرو بردا اما شتي واضح نشار دراتو بر واضحيش توانه پرستيش كتاقي كراواني چكلو كاركاني وسطاني جنگ لدان بولا كرتي غاز لا راس لفان لقطر كامريكا كان بو اندر كو ايراني كان بواضحي تواني اواني لكرتي غازي قطري بدن ولا بيشسازي جرخاني عبوري وزبدن هولي نيوانجيري وهولي تارادي ريكوتنياندا ولم كونا غجا اگر لي بدري بدڵنیایی و ئەوان لێدن ئەوانش لە کەرتی ژێرخان لە کەرتی ئاسایشی وزە و لە پاڵاوگەکان و لێدان لە ئارامکۆ و لە جیزان و لە بەندەری یەنبوع لە سعودیا و ئەم لێدانانەش لە بەندەری فوجەیرە لە ئیمارات و لە وێزگەی بەرهەمێنانی پاپکۆ
هی پاڵاوگە لە بەحرێن ولا کوێت بە هەمان جۆر وەڵامێکی واضح بووە کە ئەگەر ئاستە شەڕەکە بگاتە ئاستی شەڕی ژێرخانی ئێمەش بە هەمان شێوە متەقابل لە ژێرخانی وڵاتانی کەین بەڵام ئێمە لێرە ڕوبەری گرفتێکە بینەوانی وڵاتانی کەنداو توانای بەرگەگرتنیان لە شەڕی ژێرخانیان لاواسترە لەبەر چەند ئەسبابێک یەکەم بابەتی کەشوهەوایە وڵاتانی خلیج هەم پابندیەکی گەورەیان هەیە بە وێزگەکانی شیرینکردنی ئاو چووکە لە سایان 90 لە هەنێ وڵاتە لە 100 بەڵام مەجموع ئەگەر وڵاتانی خلیج وەربگرین لە سایە 80 تا لە سایە 90 پەیوەستن بە وێزگەکانی شیرینکردنی ئاوی دەریا بەڵێ ئاوی دەریا ئاپالێورێت و شیرینەکرێ و ئەخورێتەوە ئەمە یەکەمیان دووەمیان کەشوهەوای وڵاتانی کەنداو بە جۆرێکە کە بە بێکارەبا سنجانکردن تیاوێ بە شتێکی ئەستەم سێمیان ئەم وڵاتانە لە نێو سیستەمی ئابووری و سویفتی نێودەوڵەتی و پابندن بە هاتنی گەشتیاری بیانی بە تایبەتی ئیمارەتم لەسەر مێزە باسمان کرد قوربانیەکە بە ئیمارات لەبەرەوە ئەسبابانە چونکە ئیمارات ئەو گەشت سەندێکی کردوێتی بۆ دروست بوونیەتی بەو ناوەندە ئابووریە گەشتیاریە جیهانیە ئێستا ئەم دۆخەی کە بەسەریا هاتووە قوربانی وە زەرەرمەندیەکەم ئیمارات دەبێت لە دۆخەکە بۆیە ڕێژەی وابەستەی ڕێژەی پەیوەستبوونی وڵاتانی خلیجی بە نەمانی ژێرخانەوانێ چەند قات ئەبێتەوانێ بە ڕێژەی پابندبوون و پەیوەستبوونی ئێران بە نەمانی ژێرخان و نەک ئەوەی کە ئەوان لەوێ ئینسان بژی و لێرە ئینسان نەژی بابەتەکان هەنێکیان لە فاکتەرەکان فاکتەری مرۆیی خەڵک بپرسە ژێرخانی وڵاتانی کەنداو چ پەیوەندی بە ئەمریکاوەیە ئەوە ئێران وێران کرا ئەوە ژێرخانی وڵاتانی کەنداو ئەگەر ڕووبدا لێکەوتەکەی بۆ ئەمریکا لێکەوتەکەی چی دەبێت لێکەوتەکەی زۆر گەورەیە یەکەم ئەم وڵاتانە نۆرماستەی نین دەوڵەتی ئاسایی نین وەکو باسمان کرد ئەم وڵاتانە چۆن ئەڵێ لە چوارچێوەی ئەو مەنزومە ئەمریکیە مامەڵەیان کردووە و بەرهێنانی ئەمریکی ئەم شتانە هەیە لە بەرامبەرەوەی کە ئەمریکا بتوانێت ئاسایش و ئەمانیان بۆ دابینکە ئەمە یەکێکە تەبعاً ئەمە پاتەنها پاساو نییە بۆ لێدان و ئێمەش کە تەحلیل ئەکەین ئەمە تەحلیل ئێمە خۆ سەنەدی ئیعتیبار نییە بۆەوەی کە لەسەر بنەمای تەحلیلەکەی ئێمە لێ بدرێت ئێمە ئەزانین لەم مەیدانە شتێک ئەگوزارێ بۆ منە لەم بەر ئاوا بیرەکاتەوە ئەو بەریش ئاوا بیرەکاتەوە هێڵێکی ناوەڕاست هەیە کە بۆ نمونە ئەو کەسێک کە بیرەکاتەوانێ هەردوو لابینێ ئەو پاساوەکانی ئێران بۆ ئەوەی کە لە وڵاتانی کەنداو بن خۆیان باسییان کردووە لە ئێمە لەبەرم هۆکارانە لەوەی لە بەرژەوەندەکانی ئەمریکایی لە بنکەکانیانەین لەو شوێنانەیە کە ئەمریکایانی تا کردووە و ئەمانە بنکەیان داوە بە ئەمریکا چەند ساڵە لەم ناوچێ بۆ ئێمە متەقابلن لێدەین ئەمە یەکێکە لە ئەمە خاڵی سێم بوو کە توانای بەرگەگرتنیان وزەی جیهانی ڕوودەدا ئەگەر وڵاتانی کەنداو ژێرخانیان نەمێنێ ئێران ئەمە جیهان تحملی ناکە بە دڵنیاییەوە ئەموو کاتا چینە قۆناغێکی کەوانێ ئێستا ئێمە لە جەنگی پێشوو قۆناغی گرانی نرخی بزە بوو یان باڵایی نرخی بزە بوو ئەچینە قۆناغێکەوانێت دەستنەکەوتنی وزەیە ئەگەرەوە ڕۆژ تەمان ئەچینەوە قۆناغەوە کە پێوتێ دەستنەکەوتنی وزە بۆ مەلامحەکانەوە سەرەتاکانی دەرکەوت بوو کە لە شەڕی ژێرخانیە کە دەرکەوتنەکەی سەرەتاکەی بەڕوونی دەرکەوت ئەوەی ئەمریکیەکان هاتوونەتە پێشەوانێت دووبارە وەقفەیەک تا ڕادەیەک بێدەنگیەک دروست بێتەوانێ بتوانێت ئەو نەوتەی کە ماوەتەوە لە گەروی هورمزا تێپەڕێەوە کۆی پێشوچکە لە دوای ڕێکەوتنەکە ئەمریکا لە دۆناڵد ترامپ لە ناوخۆی ئەمریکا ڕوبەڕووی ڕخنەیەکی زۆر بوانێ هاو چاوپێکەوتنی چەنجامدا بە قناعەتی منەوە چاوپێکەوتنە زۆربەی شتەکانی ود لەبەر هۆکارەکەشەوە بوو ڕوبەڕووی ڕخنەیەکی گەورە بۆ لە ناوخۆی ئەمریکایەوە لەلایەن سیناتۆر و کۆنگرێسمانەکانی دیموکراتەکانەوانێ وتی ئێمە بۆیە ئەم جەنگەمان ڕاگەر لەبەر مەجموعەیە ئەسباب یەکەمیان کۆگاکانی سوتەمەنی ئەوەی کە پێوتێ ئەمباری استراتیژی سوتەمەنی جیهانی کە وڵاتانی جیحەوت نزیک بە ملیارێک بەرمیل کۆگای نەوتی سوتەمەنی پاشەکەوتکراویانێ وتی بەرەو خاڵی بوونەوە ڕۆی دوو هەمینیان ئێمە مەجبور بووین ئەمە بکەین لەبەرەوەی لە ڕووی لۆجستیکەوانەیە هێزەکانمان چۆنڵی هینێکیان بە بەردا بێتەوانێ سێمینیان ئێرانیەکان ئێمە ئەو تەکتیکەی کە بۆی هاتبووین بۆ جەنگکردن ئەو تەکتیکە وەڵامی نایەوانێ وەکو ئیستفزازیش بەکارێناوتی ئەوان لە ئەشکەوتەکانیانە دەروانێ موشەکانیان تەقین وچنەوە ئەشکەوتەکانی خۆیان ڕێک ئەم چەمکەی بەکارێنە وتی لەبەرەوە ئێمە ئەبێ خۆمان بگۆڕین کە موکورەکانمان چارەسەرکەین و بە استراتیژێکی نوێ بینەوە بۆیە لە دوای ئەو ماوە ڕاگررتنی جەنگ کە هاتەوە ئەم ئۆپەراسیۆنە سیانزە ڕۆژەی دەست پێ کرد سیانزە شەویەکەی دەست پێ کرد زیاتر لە شەوی ژابوو نەوعەن ما ئەمە پێداچوونەوەیە بوو بە استراتیژی جەنگی ڕۆژەی خۆی و لەمەشیان ناشکستیەنە لە بڕۆی نەتیجەی نەبووە تا خۆیان ئاگر بەستەکە ڕاگەنراوە و ئەمە ئێستا کە ڕووی داوە بە جۆرێکی کە
چارەسەرکردنەوەیەکی کە پێداچوونەوەیەکی پنتاگۆنە بە هەڵەکان بە کەم و کوڕیەکان و گرتنەبەری کۆمەڵی نەخشە و بەرچاوڕوونی کە بکرێ لە داهاتوە جارێک گەڕێکە دەست پێ دوای سینناڕۆی دیکە بێ ئێستا مندێکیان باسی هێرشی زەمینیان دەکرد بۆ سەر ئێران باسی گرتنی گەروی هورموزیان دەکرد دووبارە بڵێن زینی ئۆرانیۆم نازانم گەماروی دەریایی یاخودەوانە تێپەڕیون لەو جەنگە نا گەماروی دەریایی ئەکرێت ینی لە توانای ئەمریکای هەیە گەماروی دەریایی بکات چکە ئێران وەسیلەی ئەوەی بەدەستەوە نییە کە بتوانێت گەمارۆکە بە تەواتی تێک بشکێنێ بەڵام ئەوەیە گەر بێت و بن ئەو کاتە بەناڕاستەوە خۆ وڵاتانی عەرەبیش گەمارۆیانەکەوێتە سەر هۆکارەکەی چییە کە ئەوەیە کە لە گەروی بابلمەندە بوو لە دەریای سووریشەوە جۆرە گەمارۆ دەستی پێ کردووە ئەو کاتە هەردوو گەروەکە پێکەوانێ لە ناوەڕاستەوانێ هەموو وڵاتانی کەندا و بەناڕاستەوە خۆ توش حاڵی جۆرێک لە گەمارۆ بن و هەروەی کە پێشتر باسمان کرد توانای بەرگەگرتنی وڵاتانی کەندا و کەمترە بۆیە گەماروی ئەم جارە لە گەماروی پێشوو لاواستریش دەبێت بۆیە ئەم جارە دیقەت بە میلیای ئەمریکی باسی گەماروی زەمینیە کا زیاتر تا گەماروی دەریایی گەماروی زەمینی وەکو ئەو بەڵێ ینی بتوانێت هەموو ئەو ڕێڕەوانەی کە ئێران ئەبەستێتەوە بە دەرەوە بۆ تیجارەتکردن بۆ بازرگانی بۆ هەناردە بۆ هاوردە بتوانێت تا ڕادێک کۆنتترۆلی بکە و دای بخە و خودی لێدان لە مردی شەلەمچە ئەلە گۆشەیەوە توانێت خوێندنەوەی بەڵێ لە نێوان عێراق و ئێران بەڵام پێز بووە بۆ بەڵێ بەشێکەوە ئێمە کاتی خۆی باسیمان کرد کە حەکیم جەنگەش ڕووی نەبوو وتمان زنجیرەی تەکمیلەی محاصرەکردنی تاران یەک هەڵقەی ماوە بەکراوەی کە هەڵقەی عێراق و ئەم گۆڕانکاریانە کە ڕوو ئەدا لە عێراقا بەشێکە لە زنجیرەی تەکمیلەکردنی محاصرەی ئێران و هاتنی زەیدیش لەو پارادایمە ئەتوانی خوێندنەوەی بۆ بکەی پێدانی ئەو ڕۆڵە دروستکردنی وەکو کەسایەتیەشی کە لە ڕووی دژایەتیکردنی گەندەڵی بە تایبەتی بۆ عراقیەکان هەستی دژایەتیکردنی گەندەڵی هەستێکی باڵایە لەبەرەی هەموم عراقیەکان پێکەوە جیرۆدەی ئەم دەردەن و ئەو پێشوازیکردنی لەسەر ئاستی جیهان و پاڵپشتیکردنی زەیدی خودی خۆی هێنانەتی بۆ ئەم پرۆژەیە و ئەم دۆخی کە لە عراق شادروست و هەر بەشێکە لەما و زەیدی ئەبێوەندە بەهێز بەیە کە بتوانێت ئەم محاصرە زەمینی بکە وەڵام ئایا تا چنێت سەرکەوتوە تاچە ئەو پێندی بە گۆڕانکاریەکانەوە هەیە عراق پێشتر باسمان کرد عێراق لوبنان سووریا ناوچەی خۆڵەمێشی ئەم جەنگن خۆیان بەشێگرین لە تەرتیباتێکی ئاسایشی لە بینی ئەم دوو پرۆتۆکۆلە ئاسایشیانەیان ماونەتەوە بۆ من عراق لە بینی پرۆتۆکۆلی ئاسایشی ئێران و ئەمریکایان ماوەتەوە سووریا لە بینی پرۆتۆکۆلی ئاسایشی تورکیا و ئەمریکا و ئیسرائیل ماوەتەوە لوبنان لە بینی پرۆتۆکۆلی ئاسایشی ئیسرائیل و گلۆباڵەکانە ماوەتەوە و لەم ناوچە خۆڵەمێشیانەیە لە کاتی تەوەقفی حەرب لە کاتی وەستاندنی جەنگ بەرەکان لە ناوخۆی خۆیانە ئەگەری بەریەکەوتنیان هەیە و هەمان شتیش ڕوویدا و بۆ ئەم جارش دووبارە دروستە ینی ئەگەر بێت و جەنگ بۆستێ لەم قۆناغی ئێستا ئەکرێت لە ناوخۆی ئەم دەوڵەتانەیە جۆرێک لە جوڵەی سەربازی دەست پێ بکە جۆرێک لە بەریەکەوتنی سەربازی دەست پێکە واتە ئاستی یەکەمی من بلانەیەکە بێتەوە ناو وڵاتانی خۆڵەمێشی واتە ئەکرێت ئێمە شایەتی کۆمەڵی گۆڕانکاری و جوڵە بین لە سووریا چکە ئەکرێت سووریەکان ڕۆڵ بجێڕن لەم یاریە چکە ئەکەونە ژێر بابەتی گوشارە و عراقیانش ئەکەونە ژێر گوشارە لوبنانیش بە هەمان شێوە بۆیە ئێستا کە باز لە پرۆسەی چەکداماڵینی حیزبوڵڵا ئەکرێ لە ئاستی چاوەڕوانیەکە لە سووریا شەڕەکەمان بۆ دەکا و ناوەکو چەکەکانی ئێمەی لێکرد ئەوەی باس کردەوە شەرعیشی تووشی موقفێکی محدث کردووە لە نێو میدیا عالەمیەکانە ڕەنگیشە واژ نەبێ بەس مەسەڵەن ئاستی چاوەڕوانیەکە بەم جۆرێ بەنسبەتی حیزبوڵڵا و بەنسبەتی زنجیرەی تەکمیلەکردنی محاصرەی ئێرانەوانەیە چاوەڕوانیەکە لە عێراق بەنسبەتی محاصرەکردن و گەمارۆدانی دەریایی یەمەن و حوسیەکان چاوەڕوانیەکە لەو ڕێکەوتنە پەیماننامە ئاسایشەیە کە سعودیەکان قەرارە ڕێبەرایەتی باش بەڵام لەم بینەیە ئەوەی کە هەیە مەسەڵەن تا ڕادێک کەنارگرتنی ئیسرائیلە ئەمەیەکێکە لە بابەتەکە باش سەر ئیسرائیلیش دەکەین بەس ئەو کەمپینە ڕاگەاندنی کە هەیە کەمپینێکی نابەرامبەرە لە بینی ئێران و ئەمریکا لەبارەی هێرشەکان یاخود زۆر لێرە خەڵکێکەیە لە میدیاکانەوە شیکردنەوە دەکا ئەوی کۆپی دەکەوەی میدیای ئەمریکیە میدیای ڕۆژاوای دیکە بۆ چوونی خۆی ئێمە لە کوردستان چۆن مامەڵە لەگەڵا بکەین ئەوە لای دووسێ دۆست و خۆشەویست باسیەم منێم کردووە ئەڵێ کاتی خۆی مەلا نەسرەدین وتوێتی باشترین پێشبینی بۆ کەشوە لە ماڵی ئەمەیاکرێ تبیان چۆن توی منەڵم بارانە بارێ خێزان مەڵێ باران نابارێ بەیانی یا بارانە بارەیان نابارێ میمێ لە ماڵی ئەمە پێشبینەکە دەرچوو
ئەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ ئەمە ئیشی ئەمە تەحلیل نییە و ئیشی ناوەندی توێژینەوەش نییە ئەم جۆرە قسەکردە ئەم ڕەهاییە و ئەم پێشبینیکردنە چکە ئەمە بەم جۆرە ڕەهاییە زیاتر ئەچێتە بابەتی وەکو مەتەڵ یان فالگرتنەوە لە تەحلیلکردن خەڵکم بینیوە و ئەو هەڵە زەقانەش کاک حەچیم قسەی کردو لە کاتی ترامپ هەموو جاروتی هێرش دەکرێت نانە ئەم هەڵە زەقانە کە ڕوو ئەدا هۆکارەکەی بۆ ئەو جۆرە ئەگەڕێتەوانێ ئەکرێ خواستی من زۆر پێچەوانە بێ لەگەڵم قسانەیە کە یکەم وەکو حەز بەڵام ناکرێ من قناعەتم بەوە هەبێ ئەمریکاش بە پێی حەزی من بیرەکات ناوچەکەش بە پێی حەزی من گۆڕانکاریەکان دیای ڕووەدا ئەوانشی کە استراتیژی حربیان داڕشتووە بە پێی حەزیمە بیرەکەنەوە وانە ئەزمون دەری خزوانیە لە ڕابردووە ئەو هەموو مێژووی بزوتنەوەیەک لە دوایەکانی کورد دەری خستکەوانە شردنیە ئەوەی ئێمە حەزمان پێیەتی لە جیهانە ئەوە ڕووبە و واقعبینی لەم قۆناغا پێویستێکی زۆر گەورەی ئێمە سەرکردایەتی سیاسیمە پێویستی بە واقعبینیەکی گەورە هەیە ئێمە ئەبینین ئەم دەوڵەتانە وڵاتێکی وەکو سعودی ڕۆژانە 9 ملیۆن بەرمیل نەوت هەنارداکە توانای پاراستنی ئاسایشی خۆی نییە ودقت بە ئێمە ئەو دۆخی سعودیە بۆ منە حوسەکان لێدن ئەو لێدا ئەو دۆخی کوێتە بینین ئەو هەموو هێر شکراوەتە سەرکوێت دۆخی ئیمارات بە هەمان شێوە ئەمە جەنگێکی جیهانیە لە فۆرمێکی جیاوازترە ئەوەگەر حەزکەی توانی بە بەرنامەیەکی جیاواز باسی ئەوە بکەین بۆچی ئەم جەنگانە هۆکارەکەی وای لاتۆ پەیوەندی بە بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و ژیری دەستکردەوە هەیە بەڵام ئێمە پێویستمان بە منتیقێکی واقعبینی گەورە هەیە بۆی بتوانین پارێزراو بین لەم دۆخەیە وەکو کورد دقت بە ئێمە باسی بابەتێکرا بۆچی مەسەلەن گرتنی کەناراوەکانی باشووریان لێدان لە دوورگەکانیان گرتنیە شێلینەکان تەبێ ئێستا ئەم کەمپینەی شەڕی ئەخیر لە کەناراوەکانی باشوور بووە مەسەلەن لە ئێران ڕوویداوە نیە زیاتر هێرش کراوەتە سەر دوورگەکان مەسەلەن ئەو سێ دوورگەی کە ئیماراتەکان پێشتر داوایەکەن تۆمبی گەورە و بچووک و بوو موسایان دوورگەی فارسیان لارکیان مەسەلەن خارگ یان دوورگەی قشم دوورگەی سیری هەموو دوورگانە هێرشی کراوە و بە درێژایی کەناراوەکەش هێرشی کراوەتە نیە بەڵام ئایا ئەمریکا ئەتوانێت مەسەلەن هێرش کاتە سەر بەسەر ئەم دوورگانە بگرێ یان ئەم کەناراوە بگرێ لە هێرشێکی زەمینە یەکەم محدودیت کە ئەمریکا هەیەی محدودەتی کۆنگرێسە محدودەتێکی کۆنگرێسی دیقەت بە ئەمریکەکان ئەمە جاری پێشووش باسمان کرد دۆناڵد ترامپ کە قسەکان ناڵێت جەنگ ئەڵێ ئۆپەراسیۆن بۆی نەچێتە ئەو چوارچەوە یاساییەوە کە پێویستی بە مۆڵەتی کۆنگرێس مێکم چکە کۆنگرێس بەدڵنیاییەوە مۆڵەتی نادات بەدڵنیاییەوە مۆڵەتی نادات ئەمە یەکەم دوو هەمینیان کۆی ئەو هێزە سەربازیی کە ئەمریکا ئەم دەقەیە لەم ناوچەیە هەیەی 50,000 کەس شەڕی زەمینی پێویستی بە چەند دەبێت 50,000 کەس ئێستا بەراورد دەکەین پێویستی بە 50,000 کەس مەحەزکە ئەمە بگات چکە بەزدی خەنی خەڵک قسەکانی والله بەیانی هێرش دەکرێت تا بەیانی هێرش دەکرێت پێویستی بە ئێستا 50,000 کەسیە تقریبا بەڵام ئەم 50 بەڵێ لە بنکەکانە ئەوانەی کە لە بنکەی هەواڵگیری و بڵێ ئەمان هەبوویەتی ئەوەی لەسەر کەشتێجەکانە ئەوەی کە لەناو قۆنسوڵخانەکان بەشی عسکەریەتی ئەوەی بنکەی هەواڵگیری بەشی پەیوەندی بە CIA هەیە هێزی لۆجستیکە بنکە عسکەریەکانە بنکەی هێزی ئاسمانیە کە لەم ناوچەیەتی هەمووی 50,000 کەسە ئەتوانین بڕۆی بەدارەچوو بۆ قسە بکەین ئەم 50,000 کەسە 25,000 هێزی لۆجستیک پشتیوانی کۆکردنەوەی زانیاری مخابرات هێزی CIA کۆمەڵە هێزی کێ کە ئەمە هێزی عسکەری نییە 25,000 مێنێتەوە ئەم یعنی 25,000 هێزی پەڕەشودوان ئەوەی کە پێوتێت فەنگ بەدەستانی دەریایی لەگەڵ هێزی دلتا فۆرس لەگەڵ کۆمەڵی هێزی کە کاتوانن جەنگ بکەن لەم 25,000 بەشێکی لەسەر کەشتی فڕۆکاڵگرەکانە بەشێکی لەنا ئەم فەرمانگە ئەم معسکەرانە بێ بمێنێتەوە یعنی مەجموع لە بینی 12 تا 15 تا 18,000 هێزی شەڕکەری ئامادەی هەیە ئەمریکا لەم ناوچێ 18,000 بتوانێت ئۆپەراسیۆن کا بۆ بنێ لە ناوچە کەنارایی باش ئەم 18,000 بۆ نمونە بچێ کوێ بگرێ من منطقی قسە بکەین بۆ مناگە بچێت دوورگەی قشم بگرێ وانە دوورگەی قشم لە بەحرین گەورەترە دوورگەی قشم لە گەروی هورمز بۆ بنێ لە بەحرین گەورەترە يعني بهم 18,000 برا بو قشم ما بس قشم بون اگه بروات خارج باشا خو ایران ليه ده انجا بموشك هر قلتنا كان يوای بله خو اما بيشتيش باس مانكر اما قلتنا يعني تو هذا هر شيء كي شويه نيجي دو تو تثبيتي كي تيداب او هذا تايب ميتو سيميام تاني لو دسيتي بوب يعني ايران سلير ولا اردنا على بنكيه الازرق شهيد موفق السلطي باش تشو لو دسيتي بي يعني شلون تاي تثبيت ابي بماوي لبروا إيراني كان قناعتين لا دروز بوا أمام بس كامبينيكي
ئەوەی کە پێوترێ ئۆپەراسیۆنی فێڵ لە ژێر علەم شەڕی دەرونیە بەڵێ جۆرێکە لەوە جۆرێکە لە هەڵخەڵەتاندن ئەجنا هێرشە ناکرێ ئەمە یەکەم ئەم هێرشە ناکرێت بۆی دیقەت بە کە هێرش ئەکرێتە سەر باشوور و کەناراوەکان ئێران وەڵامی هێرشەکانی زیاتر دوورترە ئەسڵان لەسەر باشوور نییە مەسەڵەن هێرشەکە لەسەر هەرێمی کوردستان بۆ منە هێرشەکاتە سەر ئەردن بۆ منە هێرشەکاتە سەر کوێت تاڕا وانە بەحرێن مەقسەدی ئەمە یەکێکەوە چکە یەکەم ئەو ڕژەیە سوور دڵنیە ئەم هێزە ناتوانێت ئەو بێ ئێران بۆ منە لە باشوور نزیک بە 1500 تا 2000 کیلومتر کەناراوی ئاوی هەیە بەس ئاو کەناراوی ئاوی هەیە کە لە بەندەر لە چابەهار و ئیرانشارە و دەست پێەکە تا دوورگەی خارک تا ئەو مەسەلە حدودیەی کە ئەچێتەوە نزیکی فاو باشم 2000 کیلومتر لانی کەم بەپی پرۆتۆکۆلی سەربازی پێویستی بە 100,000 سەربازە ئەگەر بۆ من لە هەموو کیلومترێکە بۆ منە 10 سەرباز دابری لەو فەرەزنا 15 سەرباز 1 کیلومتر 15 سەرباز دابری بەس بۆ کەناراوێک ئەمە لە ڕووی لۆجستیکۆ هەیە مشتە ناکرێت مستحیلە ئەمە دووەم سێمینیان لە ڕووی دۆخی کەشوهەواوە سەربازی ئەمریکی لەم دۆخی کەشوهەوایە لە باشوور لە کەنداو کە پلەی گەرمانە نزیک بە 50 پلەیە و هەوا ئەو ئاستی ڕەتوبەتەی هەیە ئەستەمە بتوانێت بمێنێتەوە خۆ ئەو دۆخەکە ئالەوەیە کە ئێماڵی تحلیل ناکری ئەمە یەکڵی تحلیل ناکرێت ئێمە هەموو ژەنڕال لە سەربازیەمانە ینی بەجددی پێویستمان بە تحلیلێکی منتەقی بۆی تێبگەین نبینی ئەوە نازان ئەوە بەجددی ئێمە پێویستمان چاری کەژەی لەمە ئەمە پێویستمان مەجموعێشتە پێویستە ئەم پارتە سیاسیانە زۆر بە سنگ فراوانی جۆ بگرن ئەوەی کە ڕخنە ئەگرێ ئەوە زۆر دڵسۆزترە کە بە کوێرانە بە شانوباڵی هەڵەدا ئێمە پێویستمان بە سنتەری لە کۆڵینەوەی استراتیژی هەرێمی هەیە پێویستمان بە سنتەری لە کۆڵینەوەی استراتیژی گۆڕاو هەیە کە ئەم سیستەمە نێودوڵەتی ئەگۆڕێ گۆڕانی بەسەر هاتووە ئێستا گۆڕانەکە وازەحە من 2 ساڵش هەموو بەرنامێگە و قسەیەکەینەوە ئەکەمەوانێ سیستمی نێودوڵەتی کۆن یەک بە یەک پایەکانی داڕماوە ڕووخاوە سیستمێکی نوێ شوێنی ئەگرێتەوە ئەو سیستەمی کە قرارە جێ بگرێتەوە نە شکلی گرتووە نە فۆرمی خۆی وەرگرتووە نە قرارە چۆن بێ کورد وەکو نەتەوەیەک وەکو نەتەوەیەکی دابەش بوو بە تایبەتی لە بەردەم باشوور هەڕەشەکانی تەحدیاتەکانی کە لە بەردەمیایەتی مەترسیەکانی کە لە بەردەمیایەتی زۆر گەورن تێگەشتنی یەکەممان پێویستمان بە تێگەشتنێکی منتەقیە بزانین چی ڕوئەدا بۆ ڕوئەدا و مەترسیەکان کامانن مەترسیەکان پۆلێنکەین بە استراتیژێکی نیشتیمانی بتوانین بەرامبەری بۆستینەوانێ بتوانین یەک بە یەک مەترسیانە دوور بخەینەوە باش ئەمە پێویستمان بەمێ ئەمە بەنسبەتەوەی کە ئایا هێرشەکرێت لەسەر باشوور ئەمە ئەکرێت بە تەفسیل قسەی لەسەر بکرێت بڵێن بەس هێڵەگەشتیەکانی باس کرد لە ڕووی کەشوهەواوە لە ڕووی لۆجستیکەوە لە ڕووی تەسبیتکردنەوانێ لە ڕووی ئەو کەناراوانە و ڕێژە و ئاست و جۆرەکەی ئەو ژمارە سەربازەشی کە ئەمریکا هەیەی و ئەو محدودەتی کە لە ناوخۆی خۆیان سیستەمەکە ڕێگەی لێگرێت کە پێوتە کۆنگرێس چووکە تۆ ئێمە ئەبینین یانی ئەوان چەند سەربازێک کە لە مەدانی شەڕ ئەکوژرێ چه هەستیاریی گەورەیان هەیە بەرامبەری بێنم بۆ منە بێتە دوورگەی قیشم ڕۆژانە 1000 کوژراوی هەبێ ئێمە دۆناڵد ترامپ بێرە قمارێکی لەو جۆرە بکە قورسە زۆر قورسە وی بەلای من قورس بۆیە بینی کە ئۆپەراسیۆنەکان لە باشوور چڕە بنەوانێ ئیفرازاتی هێرشەکەی لە شوێنێکیکە دەرەچێت ئەو پێندی بۆ بۆ باش بەس دەمێ سەرنجی بزانم دوای دێن سەر ئیسرائیلیش کە بێدەنگە لەسەر کشانەوەی سیستەمی کە هەتیشمان دەخولەکەی ماوە کشانەوەی سیستەمی پاتریۆتی ئەمریکی لە هەولێر بۆ چییە ئایا بۆ لە هەولێر بوو یاخود لەبەر بەرژەوەندەکانی ئەمریکا بوو لەگەڵ ئەو سیستەمەی کە ماوە جیاوازەکەی چیە بردویانە بەو کوێ سێکێکا حەکیم ئێمە مەجموعەیە شتەیە لەبەرەوەی تووشی غەڵەت نەبین باش ئەوەی کە تەحلیلەکە ئەو معلوماتەی هەیە کە هەموو کەسێکە هەیەی ئێمە هیچ معلوماتێکی پلەبەندیکراوی نهێنی نیمانە ئێمە چاودێری میدیاکەین هەڵسەنگاندنی بۆ ئەەکەین راپۆرتە شیکارەکانی خۆینەوانێت مەسەلەن متابعی هەموو ناوەندەکانی سین تانک و سنتەرەکانی توێژینەوەکردن ڕخنەگرەکان کە لە ناوخۆی ئەمریکای قساکەن و هەموو ئەو شرۆڤەکار و ئەو استراتیژیستە سەربازیەکان و مفەکیرە گەورەکانوانی کە لەناو ئەمریکای کە ڕخنەگرن لە سیستەمەکە کە باسی مخاتەرەکانەکەن ڕوسیەکان ئەمانە ئێمە ئەبینین بۆیە ئێمە من وەکو خۆم باسەکەم معلوماتێکی هەواڵگریان معلوماتێکی نهێنی جیاوازتر لەوەی کە بینەرهێتی منیش نیمە بەڵام ئەمریکەکان خۆیان وتیان ئاخر ئێمە دۆخێکمانەیە مەسەن بۆ منانەی خەڵگەیە بە جۆرێک قساکە ئەڵێ ئەمە تێگەی تەواو خۆی ئەگەی لە هەموو شتێکە ئەم لە ئەمریکا و معلوماتەکانی شان ینی شتی وان نییە مستەحیلە
ئێمە کە باسی فراوانکردنی ئاسۆییمان کرد تەبیعی زۆرەی بنکەکان لێدراوە بۆی کە باسەکری ئێستا لە جیهانە هەیەک لە شیکەرە و باشەکانی مەسائلی سەربازی و چەک و تەسلیحاتی ئەمریکی تێت پیستۆڵە تێت پیستۆڵ باسی شتەیەکە ئەڵێ ئێمە ئەم بنکە سەربازیانی کە لەم ناوچەیە هەمانە ئەم قۆناغا لە توانای ئۆپراسیۆنی دەرچوو لە توانای ئەوینەت ناکرێت ئۆپراسیۆنی تیا بکرێ بۆیە ئەبینی بەڵێ بەشێکی زۆر بی لێدراوە ئەڵێ لە توانای ئۆپراسیۆنی دەرچوو ئەتوانیت ئۆداراسیۆنکەی بۆ ئەم قسانە ئەڵێ لە توانای ئۆپراسیۆنی دەرچووە دووهەمینیان چارەسەرکردنەوەیان پێویستی بەکاتە و پێویستی بە ئاسایش بوونەوەی دۆخە بۆ داهاتوو تۆی بتوانێت بکانە چارەسەرکەی سێمینیان وەک باسمان کرد ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی سیستمی بەرگری بۆ تەوانێت سادی لە کۆریای باشوور هێناوە تەوانێت بروێتی لە ئیسرائیل دایناوە وانە کاتە کێشەیەکی گەورەش سیستمی بەرگریشی هەیە ئێکە سوور بزانێت بنکەکان لێ ئەدرێ سیستم بەرگریەکان لێ ئەدرێ هەر لە ڕووی عەقلانیەتێک لە ڕووی منطق بە خەرجدانەوانێ من سیستمی بۆ لە شوێنێکدا بنێم کە سوور بزانم لێ ئەدرێ یعنی بۆ نمونە سیستمی پاتریۆت بە چەندین ئاست لە ڕووی تەکنەلۆژی لە ڕووی وەڵامدانەوە خراپترە یعنی لاوازترە لە سیستمی تات وانە ئەگەر بێت و سیستمی تات لە ئیمارات لێ درابێ پاتریۆتیش لێ ئەدرێ بۆیە ئەوەی کە ئاڵێ لە هەولێر کشاندوێتیوانێ باسی پشتەوەی ڕووداوەکان ئەوە بابەتێکەیە بەس هەر لەو چارچەوەیە کوڕانی خوێندنەوەی بۆ بکەیت بۆیە یەکسەر هەندێک دێ ئەمە بۆ جۆرە ئەوە کورفرۆشرا بەشێکی کاڵێ نا ئەمە تەکتیکە لەم بینە ئێمە خوێندنەوەی ناوەڕاستمان لە سەدەمی ئیدارەی ترامپە کورد دۆخی خراپ نییە استراتیژی لەگەڵ بەرژەوەندی کوردێتەوە نەخێر بەهیچ استراتیژیەکەی پێچەوانەی بەرژەوەندەکانی هەرێم نییە جا کورد نییە لە ڕۆژاوا بێ لێرە بێ ئیدارەکەی ترامپ با بە دڵنیاییەوە خۆ وازع لە سووریا دەرکەوت لێرە دەرکەوتووە لاوازبوونی پێگەی کورد لە دەستدانی کارتە بێزەکان جیۆئابووری جیۆستراتیژی مەسەلەن کارتی نەوت کە پرۆسی دیبلۆماسی ئەم گەمارۆ ئەم گوشارە ئابوووریانە کە لە سەرمانە پرۆسی تێکەڵکردنەوەی پێشمەرگە مەسەلەن کۆمەڵە تەحدیاتی گەورەکەڵم لە بەردەمانە ئەمانەیە بۆ لە بڕی ئێمە لە ناو استراتیژی ئەمریکا مەسەن تۆ گە بتێ بڵێ موقعەتی کورد لەکوایە ئەم بابەتێکی کە بێ قسەی لەسەر بکرد مەسەن ئەمریکەکان ئەو دۆخەیان دروست کرد لە ئەوروپایە مەسەلەن کە ئێمە ئەمڕۆی بینین ئەوروپا لەو دۆخەیە ئاژی وانە دۆخی لە ڕووی سەربازی ڕوبڕی جەنگێکی ماڵکاویکەری چەند ساڵە بۆ تەوانێ نا کۆتایی پێدێ نێشتی هەموو ژێرخ بەشێکی زۆری گەورەی توانای ئابووری و اقتصادی و لۆجستیکی ئەوروپای خرج کردووە بەو جەنگەوە پێشتر ئەوروپا لە سایە پەنجای ئاسایشی وزەی خۆی لە ڕوسیاوە بە سوتەمەنی هەرزان دابینەکرد یەکێک بوو لە ئابووریە گەشاوەکان ئێستا هەمان سوتەمەنی لە ئەمریکاوە هاورداکە بە 3 هێندە گرانتر ئێستا بۆ نمونە ئێمە وەکوونەتەوەیەک لە چوارچەوەی دەوڵەتیشتانی لەم دۆخەیە مەسەن لە چوارچەوەی استراتیژی ئەمریکا بڵین لە چوین ئەمەیان قورسە لەوانەیە پێویست بکە بەوەی بەڕوونی زیاتر لەسەری هەڵوێستە بکەی ئێمە لە چوار ئەکرێ مەسەلەن ئەمریکا هاو ئاهەنگێکی استراتیژیمانە بێ لەگەڵ ئەمریکەکانە لە چوار ئەکرێ بەرژەوەندەکان جیا بێتەوانی باش وەکو ئیسرائیل بۆ بێدەنگە یاخود بەژانی لەو ئۆپەراسیۆنانەی کە لە ماوەی ڕابردوو 13 ڕۆژ بوو بۆ کارەکەی پێوەستە بەچی چەند خولەکێکمانەوەگە بە پوختی بێ سوپاس دەکەین بڵێ تەبعی خۆی ئەمە تحلیلێکی لە ناوخۆی ئەمریکاوە کرێ ئەوەی کە باسەکرێ ئیسرائیل ئەمریکا هێناوەتە ئەم جەنگەوە و تووشی ئەم جەنگە ماڵکاویکەری کردووە و لەم دۆخانەوە ێستا خۆشی پاشقشەی کردو بەشێکی زۆری ئەوەی شرۆڤەکارە لە ناوخۆی ئەمریکا ئەم شیکردنەوەی عکاڵی ئەمریکا ئێمە هێناوەتە ئەم جەنگە بەڵێ ئیسرائیل ئەمریکا هێناوەتە ئەم جەنگە بۆ ئەوانەی کە پاشەکشیان کرد جۆرتینی ئەوەی ڕاوێژکاری دەستگای دژایەتیکردنی بەرەنگاربوونەوەی چیرۆر بەشێکی کەشیان ئەڵێ ئیسرائیل ئێمە هێناوەتە جەگە ئێستا خۆی کەناری گرتووە بەڵام ئایا هۆکارەکەی چیە مەسەلەن کە تا ڕادەیەک ئیسرائیل کەناری گرتووە لەم جەگە یەکێکیان ئەم بنکانە کە لەم ناوچەیە لێدراون ئەم پاشەکشەیە کە لە بنکە سەربازیەکان لە لۆجستیک لەمانە بە هێواشی کەوتمان لە ڕووی ئاسۆیی و فراوانیەکە هەموو ئەمانە ئەڕۆنەوە بەرەو ئیسرائیل زیاتر بۆ ئێستا بەشی گەورەی هێزی ئەمریکا لە ئیسرائیلە بەشی زۆری ڕۆژ بەڵێ لە ئیسرائیلە فڕۆکە ئاڤاکسەکانی ناتوانێت ئەم فڕۆکانە لەم ناوچەیە ڕاگرێ ئەیباتەوە ناو ئیسرائیل فڕۆکەی سوتەمەنی گوێزەرەوە فڕۆکەی مەسەلەن شەرکە هەموومانە بات تو ئیسرائیل و تا ڕادەیەک ئەم ناوچەیە ناڵی چۆڵی ئەکا بەس ئەم بەربڵاوکردنە ئاسۆیەی جەنگ لە بەرژەوەندی ئەوانیە بۆیە پێویستە لە شوێنێکا کۆ بکرێتەوە بۆی کەمترین زەرری هەبێ بۆیە براوەتە ئیسرائیل بۆیە پێویستە بۆیە ئیسرائیلم قۆناغەیە تا ڕادەیە دوور بێ لە جەنگەکەەوە ئەمە یەکەمیان دوو هەمینیان
ئەم جەنگەیەک لە دوایەکانە کە چەند ساڵە ئیسرائیل لە جەنگی غەزەوە جێیشی ئیسرائیلی ماندوو کردووە. هەڵزامی لەو راپۆرتەیە کە داوێتی بە کنێز باسی لەوە کردووە کە سەرۆگەرەکانی سپالێ سپای ئیسرائیل زۆر ماندووە چەند ساڵە پۆستاڵی جەنگی دوو لە ڕووی جەنابتان و بینەران لە پێدانە کردووە. ئەمە دۆخێکی دروست کردە پێوتێ داڕمان لە ناوجێشا بۆ ئەم دۆخە ئەگەر بەری پێنەگیری ئەکرێت لە ناو ئیسرائیلە نەزیف ڕووبە. ئەمە دووەمیانە پێویستە نایانەوێ دووبارە ئەم جەنگەل لەمە گەورەتر بێ لەم قۆناغەیە. سێمینیان ئیسرائیلەکان درچیان بە مەجموعەیە زانیاری هەواڵگری کردووە کە ئەکرێت ئێرانەکان توانای ئەوەیان هەبێ لەو هێڵە بربەستە سنووریانە کە لە کەرتی ڕۆژئاوا و لەگەڵ ئەردن کە هەیەە لە کەرتی ڕۆژاوا لەگەڵ فەڵەستین بەتایبەتی لە ڕامڵڵا و لەو شارانە لە عسقەلانوانە کە هەیەە و لەگەڵ ئەردن کە لە دیوارە سنووریەکان و لە خواری شەوانەی کە ئەو سنوورانەی کە دروست کراوە لە ناو غەزە لەم هێڵە سنووریانە بدرێت چووکە ئەوان مەترسیان بۆچی دروست بوو. ئەمان راپۆرتی پێنی بە خۆیانەوەیە ئەڵێ ئەو ڕێژە ئەو ئاستی پێکانی ئەم موشەکەکان دەقیقیەکان بە جۆرێکە کە ئەگەر بیانەوێ ئەتوانن دیوارە بربەستی سنووریە کۆنکرێتی و ئاسنیەکان کە دروست کراوە هەڵبگیرێیان لێ بدرێ و جۆرێک لە ئینتیفاازەی شعبی لە ناوخۆیە لەو سنوورانەیە ڕووبە بۆیە درکیان بە مەترسیێکی گەورە کرۆ بەشێکی زۆری هێزەکانیان پاشەکشە پێ کردو. ئالەم دیدگایەوە ئەتوانی رێ خوێندنەوە بکرێ بۆ ئەوەی کە بۆ هێندە تا ڕادەیەک جەبهەکە لە باشووری لوبنان خاو بۆتەوانێت چکە پێویستیان بۆ هەبۆ زۆرترین سەرباز بێنەوانێ بۆیە زیاتر باز لە ڕۆڵ و پێگەی سووریا ئەکرێت کە بێت و لەم قۆناغەیە ئەوان هەستن بە پرۆسی مەحاسەڕەکردنی حیزب الله. ئەمە دووەمیانە لە ڕووی ئاستی سەربازیەوە. سێمینیان ئەم جەنگەیەک لە دواییەکانە نائستقراریەکی ئابووری بۆ دۆخی ناوخۆی ئیسرائیل دروست کردووە. دراوی شپیگەڵ دابەزینێکی بەهای مێژووی دەست پێ کردووە لە سەردەمی کۆڤید-19 حاڵەتی وای نەبووە. دووەمینیان ئێمە بیرمان نەچێ هەموو ئیسرائیلیەک و پێشتریش باسمان کرد هەموو ئیسرائیلیەک تونڕەو نییە. هەموو ئیسرائیلیەک تونڕەو نییە. جۆرێک لە ئیسرائیلی ئەوەی کە لیبراڵن ئازادن و بنەماکانی ڕێزگرتن و مافی مرۆڤ و ئەوانیانتیایە بەو دۆخە ئەوانیش ناڕازین بەو دۆخی کێسا لە ناوخۆی ئیسرائیل ئاگوزەریەم جەنگێک لە دوایەکان بە تایبەتی مەسەلەی قەتڵ و عامی غەزە ئەمانە بۆیە ئەمانە و دۆخێکی ئاسایشی ژەیە بەردەوام لێدان و شەڕ و موشک و درۆن و ئەمانە سەرمایەکانە بەنە دەرەوانەی بۆیە یەکێک لەو مەترسیانەی کە لە ڕووی ئاسایشی و ئیسرائیل درچی پێکردووە ئەوەیە کاکرێت لە ڕووی اقتصاد و اقتصادی ئیسرائیلی تووشی حاڵتێکی داڕمان بێت چووکە هیچ کۆمپانیایەکی گەورەی و بەرهێنە هیچ کۆمپانیایەکی تەکنەلۆژی ژیری دەستکرد ئامادە نییە لەژێر هێرشی درۆنی و موشەکیە و بەرهێنان بکە داتا سنتەر دابنێ بیرمانەچێک کە لە بنکەی حایم وایزماندرا لە جەنگی 12 ڕۆژە هەموو کۆمپانیەکە بڵێ لە ئیسرائیل کە چۆن ئەڵەی کەمپی کۆمپانیا بەناوبانگەکان هەموو کۆمپانیا جیهانیەکان بەشێکی زۆریان گۆگل ئۆراکێل ئینتێل ئینڤیدیا هەموو ئەمانە لەوێ هەبوون بۆیە کە لێدران بەشێکی زۆریان بەجیان هێشتووە و ڕۆشتون بۆ بەرهێنان لە شوێنی کەکروارۆکو چۆن کە لە داتا سنتەری ئەمازۆندرا لە دوبەی لە ئیمارات ئەوانش بەجیان هێشتووە. ئەمە خاڵی دووەمە عفوکە ئەمە خاڵی سێمە کە هۆکارەکەی بۆ واگرێتەوە بەشێکی کە لەوە کە ئیسرائیلەکان لەم قۆناغەیە کە ئێمە بیرمانەچێت دایمە ئەم قسەیەمان کردووە ئەم شەڕە ئەتوانی لە چوارچەوەی ئەوە خوێندنەوەی بۆ بکەی کە پێوتێ شەڕی داڵانە ئابوووریەکان شەڕی ڕێڕەوە ئابوووریەکان شەڕی کۆریدۆرەکان لە ڕووی جەنگی کۆریدۆرەکانەوانە کە ئیسرائیلەکان تەموحێکی گەورەیان هەیە لە جەبهەی خۆیانە لە چوارچەوەی پرۆژەیەکی گەورەتر کە پێوتێ کۆریدۆری ئایمەک کە هیندستان بەندەری گوجرات و بەندەری بەمبەی ڕاستەوخۆ بەستێتەوە بە بەندەری جەبەل عەلی لە دووبەی و جەبەل عەلیە بەستێتەوە بە بەندەری حەیفا و حەیفا بەستێتەوە بە بەندەری پیراوز لە یۆنانەوانێ ئەیانەوێ خۆیان ببن بە ڕێگەی هاپی ناوەندی گواستنەوەی کاڵا و شمەک و دابینکردنی ئاسایشی وزە بۆ ئەوروپا و بە پێچەوانەشەوە بۆیە ئەوان ئەم جەنگە ئەمە زۆر گرنگە با حەزەکەی تاوێکی ئەم جەنگە بە دەرفەتێک ئەوە ئەزانن ئەم ئالۆزیانە داخستنی گەروی هورمز داخستنی گەروی بابل مەندەب ئالۆزیەکان لە بەندەریان بۆ لە دەریای سوور لە هەموو ئەم ناوچەیە قۆناغی یەکەم کۆریدۆرێکی زەمینی دروست ببێ داڵانێکی زەمینی دروست ببێ لە سعودیەوە بە ئەردەنا بڕواتە بەندەری حەیفا و ئەوە چیدی لەمە دوا ئیسرائیل بێ بە ناوەندی دابینکردنی ئاسایشی وزە بۆ ئەوروپا و بە کوردەکەی ئیسرائیل ببێ بە پردی دروستکردنی پەیوەندی لە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئەم پرۆژێکی زۆر گەورەیە زۆر درێژمەودایە ئیشی زۆری بۆ کراوە بەشێکی گەورەی هۆکاری لێدان لە بەندەرەکان بە درێژایی ئەم چەند ساڵەی پێشوو کە لە زۆربەی بەندەرەکانی ئەم ناوچەیە تەقینەوە ڕوویداوە ڕووداوی ئەمنیەتی ڕوویداوە پەیوەندی بەم پرۆژە ئەمنیانەوە هەیە
ئەمە خاڵی دۆمیان سێمینیان دیقەت بە ئیسرائیلەکان لەم قۆناغەیە تووشی حاڵەتی ئیستحکاک و ڕوبەڕووبوونەوە بن لەگەڵ تورکیایە چونکە تورکیاش پرۆژەیەکی گەورەی هەیە لە ڕێگەی 3 داڵانی ئابووریەوانێ کۆریدۆری گەشە سندن کۆریدۆری ڕێگەی حیجاز کۆریدۆری داڵانی تورانی بۆیە لێرە بەرژەوەندی استراتیژیەکانی تورکیا و ئیسرائیل بەریەکەوتن ڕوئەدا هۆکاری ئەو ململانێ و چێبڕچێ نەرمەی کە لە بینی تورکیا و ئیسرائیل دروست بووە بۆ ئەوە ئەگەڕێتەوانێ و بە دڵنیاییەوانێ ئەگەر تورکیا بێ بە شوێنگرەوەی ئیسرائیل لەو لە بواری دا دروستکردنی داڵانی ئابووری و دروستکردنی پردی پەیوەندی بە دڵنیاییەوانێ ئاستی ململانەکەی بینی تورکیا و ئیسرائیلیش ئەڕواتە قۆناغێک سەروتر و ئەکرێ لە داهاتوە ئەمە ئەم بابەتانە بە وردی شیکردنەوەی زیاتریان باشە پرسیارم کرد بەس کاتم نەماوە ئەگەری دیبلۆماسیەت و گفتوگۆ هەیە دووبارە کێشەی کاتمان بۆ دروست باشە گفتوگۆ و دیبلۆماسیەت هەیە بە کورتی بێسوکە بەڵێ دیبلۆماسیات و دانوستانکردن یەکێکە لە وەسیلەکان لەناو ئەو جانتایەیە کە دەوڵەتێک کە هێزێک پێویستێتی بۆ سیاسەتی دەرەکی دانوستان وەکو مەبدە وەکو بنەما هیچ کاتێک خراپ نییە دیبلۆماسیەت هیچ کاتێک خراپ نییە گرنگەوەیە ئەو دەوڵەتانە یانەی لە ڕێی دانوستانەوە بگەنە چی و ئەوەی کە یانەوێت بەڵام لە بینی قەوسێکە سیستمی سیاسی ئێران و ئەمریکا بە جۆرێک دوورکەوتونەتەوە لەیەک بە جۆرێک لە ڕووی ئایدۆلۆژی و فکریەوانێ جیاوازن توانای ئەوەیان نییە ڕێکەوتنێک ئەوەی کە پێوتی ڕێکەوتنی گەورە ئەنجامن ڕێکەوتنی ئەوەی کە پێوتی ڕێکەوتنی جامعی مشتەرەک ڕێکەوتنیشی گەورە ئەنجامن ئەتوانرێ بن هەمیشە قسەکەم ئەتوانرێ ڕێکەوتنێکی جزئی لەسەر دۆخێک لەسەر بوارێک ئەنجامن بڵاو توانای ئاساییکردنەوەی لەسەر تۆم ڕێکەوت لەسەر شتیتر ناکۆ بەڵێ ئەمە شتێک نییە بڵێ ئەتوانن بە تەواوەتی هەموو دۆستەکانیان بخەنە سەر مێزی گفتوگۆ ئاسایی بن سپاس دەکەین کاک هەتۆنەمەت لێ کوڕە لە ئاسایشی نەوەڵاتی ئیماندمان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ